لە زنجیرەی بژاری دەروون بە پشتیوانی خی پەروەردگار ئەمڕۆ لەگەڵ ئاڵلقەی پێنجەمی ئەبین کە باسی ڕیابازیەکەیە. ئەمڕۆ ئینشاڵە باز لە ئاسەوارەکانی ڕیابازی یەکەم لەسەر تاکی مسلمان واتە یەکیەکی مسلمان، پاشان لەسەر تاکی مسلمانی کۆمەڵکار، ئەو کەسێک کە لە ناو جەماعەتە ئیسلامیەکانە ئیشەکە یان هەر کۆمەڵکاریەکی تریکە هەیە، کاریگەری چەند لەسەر کۆمەڵکاریەکەش دروست دەکە. ئەبێ لە سەرەتاوە ئەوە بزانین کە نیەتی پاکی مسلمان تاکەکان کاریگەریان لەسەر ئیشی دەستە جەمعی مسلمانەکان هەیە. ئەو سەحابە بەڕێزانی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام داوای بەیعەتی لێکردن، بەیعەتی ڕەزوان، کە ئیستعدادیان دەربڕی هەموو دەستیان خستە دەستی مبارەکیەوە و بەیعەتیان پێدا، بەیعەت لەسەر جەنگکردن، جیهاد، لەسەر ڕانەکردن، لەسەر مردن، لەسەر تۆڵەسەندنەوەی خوێنی سەیدنا عوسمان، خوای گەورە لێ ڕازی بێ، کە خەبەرەکە هاتبوو بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە شەهیدیان کرد. ئەو بە وەفد ناردبووی بۆ لای قوڕەیش. ئەم حاڵەتە کە هەمویان بەیعەتەکەیاندا، خوای گەورە دەربارەیە فەرمێ فەعەلیمە ما فی قولوبهم فەئەثابەهم فەتحا قەریب. خوای پەروەردگار زانی چی لە دڵیانایە، چ خواویستیەکە، چ بۆ خوا لێبڕانێکە، چ بۆ خوا ساغبوونەوەیەکە. فەئەثابەهم فەتحا قەریب. پاداشتەکەیان چی بوو؟ ئەو فەتحە بوو کە بە دوایە فەتحی مەککە هات ساڵی هەشتەمی کۆچی، کە چ مژدەیەکی گەورە بوو، چ سەرکەوتنێکی گەورە بوو، نەک هەر بۆ ئەو ڕۆژە هەتاکو ڕۆژی قیامەت. لەبەرەوە زۆر زەروریە هەموو ئەمەمان لەبەر چاو بێت. تۆ جارێ یەکەم وەکو تاکی مسلمان تۆ خۆت مەسئولی لە ڕۆژی قیامەتە. خوای گەورە فەرمێ وكلهم آتيه يوم القيامة فرد كل نفس بما كسبت رهينة كل امرئ بما كسب رهين. هەموو کەسێک گیرۆ دەی ئەو کار و کردەوانەیە کە خۆی کردوێت، ئەو ڕەفتارانت گفتار بن یا کردار چیت کردوێت و خۆت بەرپرسی لێی، هەموو چارەنووسی خۆشت پابەندە بەوە.